لە دەستگای بەخشینەوە هیوا و ڕەنگ دەبەخشرێتەوە بە جیهانە بێڕەنگراوەکەی منداڵانی بێناز و پۆشاکی جەژنان بۆ دامین دەکرێت. وەک هەمیشە و لە چوارچێوەی کارەکانیدا دەستگای خێرخوازی بەخشین هەستا بە دابەشکردنی جلوبەرگ بەسەر 70 منداڵی بێسەرپەرشت لە قەزای سەی سادق. دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی سەی سادق ئەمڕۆ هەستاوین بە کڕێنی کەلوپەل و پێداویستی جەژن بۆ منداڵان. منداڵەکان نزیکەی 70 منداڵێکن بە پێی ئیمکانەتی خۆمان دیارە بڵین پرۆژەکەمان ڕاگەیاندووە. زیاد لە 50 منداڵیان منداڵی بێباوکن، ئەو منداڵان کە نازدارن و باوکیان نییە، وها لە نووسینگەکەمان بڵین موچێشیان هەیە بڕێکی زۆریان. ئەم منداڵانە هێناومان لەگەڵ نزیکەی زیاد لە 15 منداڵیکە کە منداڵی ماڵی هەژار و کەم دەرامەت و بەخشین پردێکی بە متمانەی بینی خەڵکی خێرخواز و خەڵکی کەم دەرامەت و نەخۆش و بێباوکە. لێرەوە ئەڵین بە خێرخوازان دەڵێن لەگەڵمان بەردەوام بن و بەخشی نەتوانێت بە متمانەوە ئەوەی کە ئێوە ئەتانەوێت جێبەجێ بکە. ئەمانگاوە تەناپۆشینی پۆشاکێک نەبوو بەڵکو گەیاندنی پەیامی پشتگیری و خۆشەویستی بوو بۆ ئەو منداڵانەی کە چاوەڕێی دەستێکی میرەبانن. جوانترین پۆشاکی ژەوەی کە لە میرەبانی دروست کراوە. سپاسی یەک بە یەکتانەکەین، سپاسی خێرخوازانەکەین، خی گەورە بەرەکەت خاتە ڕزق و تەمەنیان ئینشەڵا. بەڕاستی ئەگەر ئەوان نەبن ئێمە ناتوانین ئەم ئەرکە قورسا هەڵگرین. لە کاتی قوتابخانەی کردنەوەی قوتابخانەکانە ئێمە هیوامان بەوان هەیە. ئینشاءڵڵا ئەوان بەردەوام بن لەم خێرخوازیە، دەستیان خۆش بێ. سپاسی یەک بە یەکیانەکەین. لەم کاتە تا چەند دەستگای بەخشین هاوکاری و هەڵبژێ بوو؟ وەڵا بەڕاستی زۆر ئێمە گیانێکمان بەوان بۆ خی گەورە نمونیان زیاد کا بەرەکەت خاتە ڕزق و تەمەنیان ئینشەڵا. دەسوچای یەک بە یەکتان خۆش بێ. زۆر سپاستانەکەین. هیوادارم هەموو کەسێک هەموو خێرخوازێک پاڵپشتیان بکات، نمونیان هەر زۆر بێت، جێی باوکیان گرتوتەوە بۆ مناڵەکانمان. ستا کە بێ باوکیان پێوە دیارنێ، ئێمە گیانمان بەوە لە کاتی مەکتەبە هەر گیانمان بە ئەوانە بۆ هاوکاریکردنی مناڵەکانمان لە کاتی جەژنانە یارمەتیمان ئەدەن جلوبەرگ بۆ مناڵەکانمان. زۆر زۆر دەستخۆشی لە خێرخوازانەکەم کە ئەم دەستگای بەخشینیان هەڵبژاردووە بۆ ئەوەی بە ئامانەتەوە هاوکاریەکانیان ئەگەین بە هەتیوەکان. هیوادارم هەر سەرکەوتوو بوون، نمونیان هەر زۆر بێ. زۆر زۆر دەستخۆشیان لێەکەی. دەستگای خێرخوازی بەخشین بڕیاری دا جەژنەکە بۆ ئەو منداڵانە کە دایک و باوکیان لە دەستداوە بکاتە دوو جەژن. داواکاریش هەمووان پێکەوە ببنە هۆیەک بۆ ئەوەی هیچ منداڵێک هەست بە تەنایی نەکات و سایە و سێبەری سەریان ئاوا نەبێت. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.